هەڵبژاردن ئەو پرۆسەی کە بە مافێکی سروشتی هاوڵاتیان دادەنرێت و بەپێی ئەو یاسایش کە بۆی دیاریکراوە دەبێت لە دوای هەر 4 ساڵێک هەڵبژاردنە گشتیەکان لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێن. لە ئێستاشدا وادەی کۆتایی هاتنی خولی 4ەمی پەرلەمان بەرەو کۆتایی دەڕوات، بەڵام تا ئێستا کۆمیسیۆن دڵنیا نییە لە ئەنجامدانی هەڵبژاردنە گشتیەکان لەو وادەیەدا. ئەمەش بەشێک لە ڕێکخراوەکانی نیگەران کردو لە ڕێی یاداشنامەیەکەوە ناڕەزایەتی خۆیان دەربڕی. پێشتر کۆمیسیۆن پەیڕەوی ناوخۆی لە پەیڕەوی ژمارەیەکی ساڵی 2017 دەرکردو بەناوی پەیڕەوی ئامادەکردن و نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و خستنەڕووی تانەکان بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان داش عێراق کە ئەمەش بەلای کەمەوە 2 مانجی پێویستە. لە خاڵ یەکەمی بەشی 4ەمی هەمان پەیڕەودا هاتووە کە دوای ئەوەی تۆماری دەنگدەران نوێ دەکرێتەوە دەکرێتە ڕوو بە مەرجێک بەلایەنی کەمەوە 15 ڕۆژ بەر لە پرۆسەی هەڵبژاردنەکان بێت. بەپێی ئەمە دەبێت تا 4 دەی 2017 پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران تەواو بێت. ئەمە لە کاتێکدا کە تەنها 6 ڕۆژی ماوە و کۆمیسیۆنیش هیچ ئامادەکاریەکی نەکردووە تا ئێستا نەڕایگەیاندووە و نە هیچ بنکەیەکی بۆ ئەمە بەستە کردوتەوە. بەپێی ئەوە لەوە دەچێت کە کۆمیسیۆن خۆی لە پەیڕەو واردبێت و کە هیچ کاتێکی بۆ دانەناوە دیار ئەمەش نایاسایە. لە بەشێکی تری یاداشنامەکەی ئەو ڕێکخراوانەدا هاتووە کە دەبوو پێش 2 مانگ لە تەواوبوونی خولی 4ەمی پەرلەمان هەریەکە لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی پەرلەمان نووسراویان ئاراستەی کۆمیسیۆن کردبە بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن. هاوکات دەشڵێن کۆمیسیۆن کاتێکی کەمی لەبەردەم ماوە و بۆ ئەو مەبەستا کۆمەڵێک ڕێکاری نایاسایی گیرتۆتە بەر کە جێبەجێکردنیان لەو وادەیەدا ئەستەمە. ئەوەی تێبینی دەکەین لە ڕاگەیاندنەکەی کۆمیسیۆندا کە دەرچووە کە ڕێکارەکانی داناوە لەم دوایە ئەوەی ژمارە 22 بە هیچ شێوەیەک باز لە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم نەکراوە کە نازانین ئایا هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم دەکەن یان نا. گوایە لەمەیاندا کاندید نەبووە، خۆی لە ڕاستیدا کاندیدێکە بووە و ئەو کاندیدەش یاساییە، بەڵام گوایە کاتەکەی تێپەڕیوە پێمان سەیرە کۆمیسیۆن کە تانەی لەم بڕیارەداوە کە بڕیاری خۆیەتی کە لە ڕۆژی 3 مانگدا گوایە کاتەکە تێپەڕیوە خۆی بانگەشەی کردووە لەسەر ڕۆژێک بە جواب دێ، بەڵام لەسەر 6 ڕۆژ بە جواب نایە کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە ئەمە پێشێلکرا بوو کە کاتەکەی بەسەر چوو بوو لە ڕاگەیاندنی ڕۆژی هەڵبژاردندا کە دەبوایە بەلای کەمەوە 2 مانگ پێشتر بکرێت. ئایا هەڵبژاردننی پەرلەمان دەکرێت و هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم ناکرێت؟ ئەی ئەگەر هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم نەکرێت پەرلەمان چۆن دەتوانێت کۆبێتەوە کە بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم یاسای ژمارەیەکی ساڵی 2005 سەرۆکی هەرێم بانکێشتی ئەندامان دەکات بۆ ئەوە یەکەم کۆبوونەوە بکەن. چێ دەتوانێت بانکێشتیان بکە؟ ئەی ئەگەر ئەمەش بکرێت جگە لەوە پەرلەمان چۆن دەتوانێت حکوومەت پێک بهێنێت؟ چێە سەرۆکی حکوومەت ناوزەت دەکات؟ چێە مەرسوم بۆ وەزیرەکان و بۆ کابینەکە دەردەکات؟ ئەگەرچی سەرۆکایەتی هەرێم لە ڕۆژی 19 هەفتی 2017 لە ڕێ نووسراوێکەوە وادەی دیاریکردنی ڕێفراندۆمی لە 25 نۆ دیاری کرد و ئەنجامدانی هەڵبژاردنە گشتیەکانیشی لە 11 دیاری کرد. لەو نێوەندەدا ڕێفراندۆم ئەنجامدرا، بەڵام گومانی دواخستنی هەڵبژاردنەکان لە ئارادایە و ئەمەش بەڕای چاودێرانی پرۆسەکە هۆکارەکەی بۆ بڕیاری سیاسی و بە تایبەت لایەنی دەسەڵات دەگەڕنەوە کە ئامادەیان بۆ هەڵبژاردن نییە و مەبەستیانە دواخستنی پرۆسەکەش لە بەرژەوەندی خۆیان بەکاربێنن. بەو پێی نەیانتوانیوە دڵی جەماوەر لا خۆیان ڕازی بکەن و ترسیان لە دابەزینی دەنگەکانیان هەیە و لە ئەگەری دواخستنی ئەو پرۆسەیەشدا مەترسی دەکرێت کێشەکان قوڵتر ببنەوە. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.